بینەرانی عەزیز ئەم کاتتان باش لە هەر کوێیەکن شاد و کامەران و سەرفەراز بن. ماوەیەکە پرس و بابەتەکانی کە شرۆڤە دەکرێن لە دیداری تایبەتدا تایبەتن بە ڕەهەندە جۆراوجۆرەکانی باسکردنی ئەو ڕکودە سیاسی کە ئێستا بەسەر کوردستانی ڕۆژهەڵاتدا حاکمە، هۆکارەکانی و خوێندنەوەی هەمەلایەنەی ئەو باسە و لە نهایەتدا باسێک کە زیاتر بپەرژێت و فکوس بکاتە سەر کوردستانی ڕۆژهەڵات و کێشە و گرفتە سیاسیەکانی. میوانی ئەم جارەی بەرنامەی دیداری تایبەتیش بۆ ئەم مژارە کاک عوسمان جعفەری سکرتێری یەکێتی دموکراتی کوردستان و هەروەها کاک جەلیل ئازادی خاکادری کۆمەڵە و چالاکی سیاسی و ڕۆشنبیرە. بەڕێزان بەخێر بێن بۆ ئەم بەرنامە. کاک عوسمان، کاک جەلیل بەخێر. زۆر سوپاس کاک. یەکەم پرسیارم لە بەڕێزانەوە دەست پێ دەکەم کاک عوسمان جعفەری. هەر کەس لە جێگای خۆیەوە بە بۆچوونی خۆی لە ڕوانگەی خۆیەوە جۆرێک شرۆڤەکردن و خوێندنەوەی هەیە بۆ سەر بۆ کێشە گرفتەکانی ئێستای کوردستانی ڕۆژهەڵات بۆ کۆسپ و تەنگ و چەڵەمانەی کە لەسەر ڕێگایەتی هۆکارەکانی چەقبەستنی پرۆسەی سیاسی لە کوردستانی ڕۆژهەڵات. من شرۆڤە و خوێندنەوەی گەلێک کەسم بیستووە، پێم خۆشە لەو بارەیەدا شرۆڤەوەش بیست. بەڵێ، سەرەتا زۆر سپاسان بۆ بەرنامەکەتان، هیواداری هەمیشە سەرکەوتووبن. لە ڕاستیدا مژاری بەرنامەکە مژارێکی گرنگە، چەندێک لەسەری تەرکیز بکرێ و ئاهەمیەتی پێ بدرێت لەلایەن هەموو لایەکەوە دیسان کەمە. خۆرهەڵات محوەری و ئەو دەستەواژەیە کە تازە هاتووە. عوسمان یەکێک دەڵێ ڕۆژهەڵات تەوەری، یەکێک دەڵێ ڕۆژهەڵات محوەری، جەنابەت دەفەرمووی خۆرهەڵات تەوەری، پێ دوانیە لە سەرەتاوە هەر لەسەر خودی چۆن نیەتی نێوبردن لە چەمکەکە چەشنێک وێک نەچوون هەیە. وڵای من ئینسانێکی یادەبینیم، بەڵام پێم وایە خۆرهەڵات دەستەواژەیەکی دروست بێت تاو جێگەی کە لە زمان ناسان و ئەوانەی کە لەم بوارایی شەکەن خۆرە و ئەگەر قرار بێت کوردستان لە تەقسیم بەندی و شتا قرار بدەین ئەبێتە خۆرهەڵات و خۆراوە و ئاوها. بەرحاڵ لەو گرفتە ئەدەبیە دێڵینەوە ئەوە نەموشکلەیە، ینی بووە بە مژارێک کە جێگەی ئەهەمیەت و گرنگی تایبەتی خۆی هەیە و دەبێت بەڕاستی لەسەری زۆر ڕاوەستە بکرێ و ئەهەمیەتێکی تایبەتی پێ بدرێت لە میدیاکانی خۆرهەڵاتی کوردستان بە بینرا و بیسرا و ئەوانەی نووسرا و لەسەر ئەم مژارە کار بکرێت. چونکو ئەگەر خەسارناسیەکی علمیانە بابەتیانە لەسەر دواکەوتن و چەقبەستبوونی خەبات لە لە خۆرهەڵاتی کوردستانە تەماشا بکەین لە ماوەی ئەم چەند ساڵە تایبەت دوو دەهەیەکە بێت، ینی دەگەڕێتەوە سەر ئەم مەسالە کە خۆرهەڵاتی کوردستان بە هەموو شێوەیەک دەتوانم بڵێم لە ڕووی کولتوریوە، لە ڕووی ئۆکۆنۆمیکەوە، لە ڕووی سیاسیوە، لە ڕووی کۆمەڵایەتیوە بەردراوە و تەرکیز خراوەتە سەر جێگەهای تر دەرەوەی خۆرهەڵاتی کوردستان و ئەمەش من پێم وانییە بە تەسادۆف یا ڕێکەوتێکی نۆرمال بۆ بێت. من بۆ بەچوونی خۆم پێم وایە ئەمە بە پلان کراوە، پلانی بۆ داڕێژراوە، زۆر بەرنامە ڕێزیەکی دەقیق کراوە کە فۆکوسی خەبات لەم پارچەی کوردستانە بێتە دەرەوە. ئەوەی کە پێی ناخۆشە کە خەبات لەو پارچەیە پێش بکەوێت و زۆرێکیشیە گەڕێتەوە بۆ خودی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. چونکو مەبەستم ئەوەیە بەشێکی دوژمنانی ئەو خەڵکن، بەشێکی چیانی تەقسیرە گەڕێتەوە بۆ سەر خودی حزبەکان. مەبەستم لە ئەو شتا ئاوایە، چونکو بە باوەڕی من بە تێگەیشتنی من هێشتاکانە خەبات لە خۆرهەڵاتی کوردستانەوە مانیفستێکی تایبەتی خۆی نییە. یعنی ئەمەی ترەتوانم بە جورئەت بێڵێم ئەگەر لە دەستپێکی شۆڕشی گەلانی ئێرانەوە تا ئێستاکانە کە 35 ساڵ تێپەڕە بێت، من ئەتوانم بڵێم
خەبات لەم پارچەیە خاوەنی مانیفیستی تایبەتی خۆی نییە تایبەت کە 35 ساڵ ینی 3 تێپەڕیوە لەبەرەوە نەیتوانێت پرسیاژی پسمە لای کاکجەلیل بەڵام من لێ دەگەڕم دوای دێمەولاتان بزانم کە مەبەستی ئێوە دەقیق لە مانیفیستێکی گشتگیر بۆ بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات چییە؟ کاکجەلیل بەشێک لە بۆچوونەکانی کاک عوسمان جەعفەری ئەوە بوو کە لەسەر باوەڕان دوو هۆکار هەیە بۆ چاوبەستنی پرۆسی سیاسی لە کوردستانی ڕۆژهەڵات هۆکارێکی دەستێکی شاراوە کە من دوای لیان دەپرسم چییە کە لەوانەیە بەشێکی مەبەستیان حکوومەتی هۆکارێکی دیکەشی خەتای ئەحزاب بەهەرحاڵ بەسەر بۆچوونەکانی ئەوان بیرڕایەوە چییە؟ سەرتا سڵاو سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەتانەوە بۆ هەموو بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی و کاک عوسمانی کە لە خزمەتیان دیارە ئەگەر بەڕوویکی کەدا من باسێک لەسەر بابەتەکە بکەم بۆ جۆرێکی تر تێگەشتنی خۆم لە ڕووی دووهەمی قسەکانی کاک عوسمان باسکەم پێم وایە هاوڕاین بەو مانایی ئێمە کوردی خۆرهەڵات لەگەڵ دەسڵاتێکی ناوەندی لە تەنگەژە و گرفت و خەبات داین کە لە ناوچەکە لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئایدۆلۆژی و کەلتوریەوە و هەتا لە پەیوەندی نێونەتەوەیەکانە و لەسەر بنەمای ڕعایەتکردنی مافی مرۆڤ و ڕعایەت نەکردنی لەسەر بنەمای دروستکردنی قەیرانی ناوچەیی قەیرانی جیهانی لەسەر ئاڵۆزکردنی ناوچەکە و دروستکردنی شەڕی نەمەنتەقەی و هەوڵدان بۆ گەورەکردنەوەی ئەو شەڕە لەسەر بنەمای دروستکردنی ڕەوتی تند ئاژۆ و بنەماخواز و شەڕتەڵەب و تێکدانی ئارامی و ئاسایشی مەنتەقەکە لەسەر ئەساسی تێکشکاندنی سڵحی ئیسرائیل و خەڵکی فەلەستین لەسەر ئەساسی وێرانکردنی لوبنان و دروستکردنی حیزب الله لەسەر ئەساسی قیدکردنەوەی حوسیەکانی یەمەن لەسەر ئەساسی دەخاڵەتکردن لە عەرەبستان و هەوڵدان بۆ دەست بە سەراگرتنی مەکە و مەدینە لەسەر ئەساسی لێدانی بەرژەوەندی ڕۆژ ئاوا لە وڵاتەکەدا نمرەی یەکەمی هەیە ئەم دەسڵاتە ینی لە هەر کوێ دەبینیت ڕژێبی ئێران لە ناوەندی قەیرانەکاندایە کە ساز دەکرێت لە هەموو ڕووبەرەکاندا نە لە یەک ڕووبەردا ئەم هۆکارە بۆ خۆی هۆکاری خەڵقی قەیرانەکانە هۆکاری دروستکردنی قەیرانەکانە هەموو ئەمانش دەگەڕێتەوە سەر ئەو بنەما فکری و هزری و کەلتوری کام ڕژەمە هەیەی هەر هەمومان دەزانین هەر لە سەرەتایی سەرکەوتنی ڕاپەڕینی گەلانی ئێرانەوە ئەو کاتێک کە مەلاکان دەستیان بەسەر ئەم ڕاپەڕینە ناگرت دروشمیکی بنەڕایەتی و سەرکیان هەبوو هەناردەکردنی شۆڕشی ئێران بە وڵاتانی دەرەوە بەو باکسە بەو بەستە فکریە ئیدئۆلۆژیە کە خۆیان تەلقیان کردبوو ئەم وڵاتە سەرڕای ئەم هەموو بوحرانانە کە هەیەی لە منتەقەکە و ئەم هەموو وەزعیەتە کە هەیەی دەبێت دوو پرسیار لە خۆمان بکەین بۆیە دەڵێن بەڕێوەکە من تێیدی قسەکانی کاک عوسمان دەکەم یەک کەمترین زەربەی نێونەتەوەی لێدراوە کەمترین زەبری وێکەوتووە توانیوێتی تا ئێستا بمێنێتەوە پێم وانە ئێمە لەسەر گۆی ئەم زەویەدا لە هەر سیاسەتوانێک بپرسین کە کاری سیاسی بێت و سەرەتاکانی سیاست بزانێ ناتەبابێ لەسەر ئەوەی هۆکاری سەرەکی دروستکردنی قەیران لە ڕۆژێکەوە کە ئەم ڕژێمە هاتووە هەڵدانەوەی تەزادی دێرینەیشی ئەو سوننا دروستکردنی بڕوباری خوێن تێکدانی ئاسایش و ئەمنیەت وە زۆر شتی تر هۆکار ئەسڵەکەی ئەم ڕژێمەیە قوانینی بینالمللی وە زەوابەتی بینالمللی وە هەموو پرێنسیبە نێونەتەوەیەکانی لەژێر پێناوە وەکو خۆشی ماوەتەوە وەکو خۆی ماوەتەوە مەبەست چییە تا ئێستش دەتوانێت دەسڵاتی سیاسی و اقتصادی و ئابووری خۆی لە ئێراندا بەڕێوە بەرێ حکوم ڕەوایی بکە فەرمان ڕەوایی بکە ئەم هۆکارە غەریب نییە هۆکارێکە کە لە مێژە کورتەر لە سەرەتای خەباتیەوە لەگەڵ ئەگەر لە سەرەتایەتە سەرکاری کۆماری ئیسلامیەوە لەگەڵ هۆکارە ئاشنایە دەیناسێت شگرد و شێوازەکانی بڕاودانی ئینقلابەکەی خۆی لە دیدگای خۆیەوە وە زۆر شتی دیکە لە ڕەفتارەکانی کۆماری ئیسلامیە ئاشنایە هەم بۆ خەڵک هەم بۆ هێزە سیاسیەکان من دەمێت دوو هۆ بڵێم من بەمەستم ئەوەیە کە بۆی کاتەکە زیاتر دەستی پێوە بگرین و بچینە سەر هۆکارەکەی کە کەمتراش من دەمێت دوو هۆ بڵێم هۆی یەکەمی ئەوەیە ئێمە وەک ئۆپۆزیسیۆنی خۆرهەڵاتی کوردستان یا کوردستانی خۆرهەڵات چەندە توانی ومانە لە هەموو ڕووبەرەکانە زەبری کوشندە لەو دەسڵاتە بدەین و پاشەکشی پێ بکەین لە ڕووبەرێکا ئێمە نەمانتوانی و زەبری جددی بدەین بە بۆچوونێکم قسەی کا عوسمان ڕاستە هۆکارەکەی چیە هۆکارەکەی دەگەڕێتەوە سەر خۆمان کە دەتوانین ئاماژەی پێ بکەین نەبوونی ئەو مانیڤەستەی کە ئاماژەی پێکرد نەبوونی یەکێتی لە کردار و ئەمەلدا و دووەم لێسەندنەوەی ڕووبەرەکانی سیاسەتی دیپلۆماتیک و نێونەتەوەی لەم دەسڵاتە کە نەمانتوانی و لێ بسێنینەوە ئەم دوو هۆکاری زۆر بنەڕەتین بە ئیضافی ئەوەی بێگومان منیش لەو باوەڕەدام کە دەستانێک هەن دەیانەوێ بزوتنەوەی
خەڵکی خۆر هەڵات لە کوردستاندا بەو شێوەیە گەشە و نەشەنەکە کە بتوانێت بگاتە مافەکانی خۆی وە بتوانێت ئەو سنوورانی کە بۆی دیاری کراوە ببڕێت وە لە کاتی خۆشتە دەتوانین بەوردی ئاماژە بەمانە بکەین یەکێک لەوانە دوای من بۆ نمونە مەسەڵەن ئاماژە بۆ هەموو هێزە سیاسی ئیسلامی بکەین کە لە ناوچەکەدا هەڵیان داوە و ئەمانە ناتەوان ئەسڵان لەگەڵ هەناوی ئەم بزوتنەوە و هەتا هەندی هێزی تریش کە دەتوانن تەسیرگەری زۆر قوڵیان هەبێت لەسەرەوەی کەەوە لە ڕاستای ممانعەتکردن لە گەشەکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی ئێمە لە کوردستانی باڵێ بێگومان ئەخر چۆن هێزێکی هێزی کۆماری ئیسلامی 35 ساڵە خەریکە لە کوردستانی ڕۆژهەڵات ذهنیەتی مبارزە لە نێو خەڵکدا بەلاڕێدا بەرە بەڵام سەرکەوتوونە بۆ چی هێزێک دەتوانێت بەکاربێت بێگومان سەرکەوتونە بە بەڵام خۆتوانیوێتی کوندی بکە بەڵام خۆتوانیوێتی ئارامی بکاتەوە بەڵام خۆتوانیوێتی لە مەقتەعێکا بیخاتە حاڵەتی دیفاعیەوە لە مەقتەعێکا بیخاتە پاشەکشێ من یەک نمونە دەدەم بەوەی شتەکە زۆر ڕۆشنتر بێت بزوتنەوەی ڕۆژهەڵات بە هەموو ڕووبەرەکانیەوە لە خۆرهەڵاتدا لەم ساڵانی دواییدا ئەتوانم بڵێم لە ساڵەکانی هەفتا و بەرەوسەرەوە هەڵکشان بۆ هەشتاکان هەوڵێکی زۆر درا کە لە بزوتنەوەیکی بەربڵاوی ڕۆشنگەری و کەلتوریدا ڕوبەری جوگرافیای بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بەرفراوان بکرێ و بەرفراوان بوو بزوتنەوەکانی ناوخۆ کۆمەلگای مەدەنی ئەو ناوەندانی کە هەبوون کارێکی زۆر ئەساسیان کرد سەرڕای ئەمە ئەم ڕوبەرە زیادکرا دوو مەسئلەی زۆر تایبەتمەندی هات بۆ پێشەوە هەموو بزاوتەکان هەم داواکار بوون ویستیان هەبوو ویستی تایبەتی خۆیانیان هەبوو هەم ناسنامە ویست بوون ینی بەشێک لە ناسنامەی تاریخی مێژووی کەلتوری ئێمە لە خۆرهەڵاتدا کە دەوڵەت و دەسڵات دەیویست بیسڕێتەوانێ گەڕایەوە سەر کوردستان ینی لێرەدا بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بە هاوکاری لەگەڵ خەباتی شاخ توانی ڕوبەری جغرافیایی زیاد بکە ویستی ناسنامە ویستی بەربڵاوتر بکە بەشێکی بەربڵاو لە خەڵکی تۆ کە بە هۆکاری دین و لەهجە و زبان و دوورکەوتنەوەی جغرافیایی و پەرتەوازی لە تۆیان دوورخستبەوە بگەڕێتەوە سەر مەسیری ڕاستەقینەی خۆی و هەویەتی نەتەوەی خۆی ئەحساس پێ بکە ئەمە کارێکی زۆر گەورە بوو هێزی کوردی هەیە سەرڕایەوەی کە نایەت هەوڵ نادا بۆ بەرفراوانبوونی ئەم ڕوبەرە لە هەویەت و جغرافیا ئەمەلەن ناوت دەسڕێتەوە مەسەلەن جلیلی ئازادیخا دەبێتە کوێستان ئامەد ئەمە نەوە ئەکسڕینەوەی شوناسی منە ئەمە نەوە ئەکسڕینەوەی هەوێتی منە ئەمە نەوە ئەک داماڵینی ئەو هەوێتەیە کە من ساڵهای ساڵە خەریکم خەباتی بۆ دەکەم هەوڵی بۆ دەدەم ئەمە فاکتەرە تۆ ناتوانێن فاکتەر لە بەرچاو ناگری لەبەرەوە یەکێک لە کارەکان سەرڕای دروستکردنی ناسنامە و هەویەت سازی و پەرەدان بەم هەویەت سازە چۆنیەتی دروستی دیفاعی ڕاستەقینەی لەم هەوێتەوە هێڵانەوەیەتی لە هەویەتی بنەڕەتی بەڵێ ئەمن دەچم دەڵام کە عوسمانی بەڕێز مەبەستەکەیان لەو مانیفیستە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کە کاویێری ئیشاری پێکرد و هەوڵی گۆڕینی ناسنامەوەی بنەڕەتی و قوڵی زوتنەوەی کورد لە ڕۆژهەڵات مانیفیستەکەی ئێوە ئەوانش دەگرێتەوە یان تەوزیحی دیکەی لە پشتە بەڵێ ینی بە تەواوەتی لەگەڵ کاک جەلیلام ینی ئەو مانیفیستەکە من بە ئیشارەم پێکرد کە خەباتی ڕزگاری خوازی کورد لە خۆرهەڵاتی کوردستان خاوەنی مانیفیست نییە دقیقەن ئەو شتانەیە و زۆر شتی دیکەش یعنی تەماشای تاریخ بکەین و بەبێ هیچ ینی تعاعرفێک کاتێک کە لە خۆرهەڵاتی کوردستان لە زیاتر لە نیو قەرن خەبات و تێکۆشان دەسی پێکردووە لە کۆماری مەهاباتەوە بگرێتە 1970 و لە دوای ئەوەش تا ڕۆژی ئیمڕۆ خۆرهەڵاتی کوردستان هەموو کاتێک خەبات و تێکۆشانی تیا بووەوە لە کاتێکا لە جێگەهای تر نەبووە یعنی دەتوانین بڵێن مادەری بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لە خۆرهەڵاتی کوردستان و دەستی پێ کردووە ئەمە هیچ کێ ناتوانێت حاشای لێ بکات بەڵام بەداخەوە ئیمڕۆ زەعیفتەرین حەڵقەی خەبات لە هەر چوار پەرشەکەی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کوردستانی خۆرهەڵاتە بۆ هەر لەبەرەوەی کە وتم ینی ئەواملەکان ئەگەر هۆکان ئەگەر ڕیزبەندی بکەین و داینێن وتم ینی ئەوەی ئەساسیەکە نەبوونی مانیفێستەکە ینی بەڕاستی ئێستا ینی ئەو هۆڤیەتی خەبات لە خۆرهەڵاتی کوردستان سەنراوەتەوە ئەو پتانسیەلە مادی و معنەویە کە ئەبێ لەم بەشە بە هەموو ڕوویەکەوە سیاسی بێ فەرهەنگی بێ اقتصادی بێ ئیجتماعی بێت لی سنراوەتەوە کەوتووەتە خزمەتی جێگەهای تر
پارچەهای تر ینی زۆر وازەح بڵێن ینی باسێکی ئازادە ینی بەناقی ناکە عوسمان من پێم خۆشە زۆر لەوانش کراوەتر بێ بەحسەکە بەس لە مەوردی خۆتانەوە من ئیجازە فەرمی بڕێک بەکراوەی پرسیار بکەم ئێوە سەردەمێک شێوازێکی دیکەی من ئەم پرسیارە بە ناجستنی ناکەم بەڕاستی شێوازێکی دیکەی خەباتان هەڵبژاردووە بەڵام دوای گۆڕانتان بەسەر هێناوە ئێوە سەردەمێک چوونەتە شاخ لە چوونەتە قەندیل یەکێک لە ئەگەر هەڵم نەکرد بێت لە کەسانی سەرەتایی دروستکردنی حزبێکی شاخێکی پێکاکە بۆ کوردستانی ڕۆژهەڵات بوون بەڵام دوایی دەیگۆڕن ئەم گۆڕانکاریانە چەندە تەوزیحی ئەم مانیفیستە ئێستا دەتەوێت باسی بکەیت چەندە تەوزیحی ئەم ڕەفتارە سیاسی دەدات لایەن خۆتانەوە تەماشا ینی کاتێکەمە بەحسی ئەم شتانەکەین کە خۆرهەڵاتی کوردستان تا ئێستایش مانیفستێکی بۆ چۆنیەتی و ینی ئەو خەباتی ڕزگاری خوازی کە لە وتم لە نیو قەرن زیاترە وەکو کۆماری مەهابەت ینی ئەگەر ئیشارێ پێ بکەین و ئەوە وەکو نقطە بگرین تا ڕۆژی ئیمڕۆ نیمانە لەبەرەوە هەموو کاتێک ینی گەرم و گوڕترین ئینسانەکان بە هەستترین ئینسانەکان فیداکارترین ئینسانەکان لە ئەم کۆمەڵگا و لە ئەم بەشە سەری هەڵداوە بەڵام بە بڕای من نەکەوتوتە خزمەتی خۆرهەڵاتی کوردستان لە بەرچی ئەوە بوو کە ئایا ئەوە پێتان وایە ئەو دەورانی دیکە لە خزمەتی پارچەیەکی دیکەدا بوو بەڵێ ینی بەداخەوە ینی ئەو جۆرەی کە کوردی خۆرهەڵات خزمەتی بە پارچەکانی تر کردووە و توانیوێتی هەمیشە خوێنێکی تازە بێت بۆ ئەو بەشانەی تر لە کوردستان بەڵام بەداخەوە پارچەکانی تر نیانتوانیوە ئەو فەداکاری و هەست و ئیحساس و خوێنگەرمیەی خۆرهەڵاتیەکان ئەو جۆرەی کە شایانێتی ئەو جۆرەی کە لایەکێتی وەڵام بدەنەوە ئەوەی کە ئێستا ئێوە دەیفەرمونون جۆرێک ئەحساس تێدایە نەوەکو لۆژیک ئەگەر ببەخشن مەسەلەن ئەگەر لە تۆڵەی ئەوەدا کە کوردی ڕۆژهەڵات یارمەتی زۆری پارچەکانی کە کردو بەڵام ئەوان یارمەتیان پێ نەکردووە دەتوانێت ئەمە بنەمایەکی بەهێز بێت بۆ داڕشتنی استراتێژیەکی سیاسی تەماشا بکەن ینی ئەمە لێرە مەبەست ئێمە کاردانەوە و ڕەدی فعل و ئەو جۆرەشتانە نیەوە بە ئەحساساتیش قسە ناکەین ینی لانی کەم هەر ئەم 10 ساڵی ڕابردوو چاو لێ بکەین بین تەماشا بکەین ئەو بنبەستە گەورە سیاسیەی کە تووشی خۆرهەڵاتی کوردستان بووە کە ئەتوانم بڵێم 1% مەحافلی سیاسی و میدیای سیاسی و ڕسانەهای منتەقەیی و دەرەوەیی پڕ ناکاتەوە و هیچ ئەهەمیەتێکی نییە و لە هیچ جێگەیەکە بەحسی لێوە ناکرێت ئەگەڕێتەوە سەری ئەم مەسەلە جایتە بۆ مەسەلەکە وەکو ڕەدیفعلێک یا وەکو ئەکسول عەمەلێک ینی مەسەلەن چاوی لێ بکرێت ئەمە شتێکە هەموو کەسەی بینێت کە دوایی وەختێکی دانیشتێت قسە ئەکرێت گەورەترین ڕەخنە گەورەترین بڵێن ئینتقاداتی زۆر شەدید لە بزوتنەوەی کورد لە خۆرهەڵاتی کوردستان ئەگیرێت موافقم ڕەخنە بگیرێت مەسەلەن من بەش بە حاڵی خۆم خەباتی کورد لە خۆرهەڵاتی کوردستان بزوتنەوەی سیاسی کورد لە خۆرهەڵاتی کوردستان تەشویهم کردووە بەو زەرور مەسەلە مەشهورەی کە هەمیشە ئێڵێن کە وتیان ئەو میسالی شتورمۆرغ نا ئەمەیە کە تەواو هوشتر بێت و بار ببات نا ئەوەیە کە باڵندە بێت و بتوانێت باڵ بگرێتەوە و وەکو خۆی بێت یعنی لە ئیزدواجیەتێکە لە دووگانەگیەکی سەیرە ئێمە گیرمان کردووە لە خۆرهەڵاتی کوردستانە یعنی هێشتا ئامەیە کە مەسەلەن هوڤیەتی ئێمە لێرامە هوڤیەتێکمان نیانی بڕاستی هوڤیەتمان نییە چونکو مانیفێستی خۆمان نییە تەماشا بکەین لە پارچەی باکووری کوردستانیا کوردستانی تورکیە لە ئەوێ ئەو ڕۆژەی کە بزوتنەوەی کورد لەوێ دەستی بەکار و خەباتی خۆی کردو مانیفێستێکی بۆ خۆی و بۆ حزبەکەی و بۆ خەڵکەکەی دروست کردووە تا ڕۆژی ئیمڕۆژ بەردەوام و بە شدت بە قووەت لە هەموو کایە سیاسیەکانی منتەقە و ناو کوردستانە حزوری فعالی خۆی هەیە حزوری فعالی خۆی هەیە و توانیوێتی باڵ بکێشێت بۆ هەموو جێگای مانیفستە دەگەڕێتەوە یان معادلاتیش معادلاتی منتەقەیی پەیوەندی هێزەکان هەڵکەوتەکانی دەسەڵات لەم ناوچەیەدا پێتوانی ئەمە ئەگەڕێتەوە بۆ هێزی ئەو لایەنانە بزوتنەوەی کورد لە باکووری کوردستانە بە
هێز توانیوێتی خۆی ئیسبات بکات من هەرچەند لەوانەیە لە زۆر شتا موافق نەبم لەگەڵ کۆمەڵێک شت کە هەن بەڵام هندێک شت هەن ڕاستین ئەبێ دانی پیا بنین ئێمە لەبەر ملاحزەکاری ئێستا لە هەر سیاسیەکی خۆڕەڵاتی کوردستان پرسیار بکە بڵێ تۆ بۆ نازانم لە ئوردوگا دانیشتوی تۆ بۆ ناجوڵێت تۆ بۆ حرەکەت ناکەی ئەوڵ و آخری قسە ئەوەیە لەبەر بەرژەوەندی باشووری کوردستان ئێمە تەنیا من لێرەدا پرسیارەکەم لە بەڕستان کوتای دێم ئەم پرسیار هەڵدەگرم دوای لێتانی ناوی لێ بردم ئەگەلی ئەمە توێژنێک تعریفکردنی ئەو کەڵکەڵە تازەیە دەربارەی ڕۆژهەڵات بەو مانایە نەبوو لە بەرابەر پارچەکانی دیکەدا قەت یارمەتیکردنی کوردی ڕۆژهەڵات بە پارچەکانی دیکە بە جۆرێک لە جۆرەکان قایلبوونی جیاوازیەکی زەق لە نێوان هەردوو پارچەدا لە نێوان هەموو پارچەکاندا بووە بەسەرنج بە کوردستانی ڕۆژهەڵات منە لە ڕاستیە وانە با من لە ڕاستیەکشت بێنەوە سەرت کە ڕاستیەکەی خۆی ئەو شەوەیە کە خۆرهەڵاتتەوەری بریتە لە کۆکردنەوەی هەموو هێز و وزە و تواناکانی خەڵکی ڕۆژهەڵات بۆ تاوتینێکی زۆرتر بەخشین بە خەباتی ئێستای ڕۆژهەڵات و دەرهێنانی لەم دۆخە ناباشەی ئێستا خاڵی یەکەم خاڵی دووکەم بریتە لەوەی کە هەموو کوردێک چ لە کوردستان چ لە دەرەوەی هەموو کوردستان وەزیفەیەکی لەسەر شانە بریتە لە یارمەتیکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی خۆرهەڵات لە کوردستاندا ئەم دوو فاکتەرە دوو فاکتەری ئەسڵین و ئەمە ئیسفاقان ڕێک بەرەو ڕێکریزی و یەکخستنی یەکێتی نەتەوەی و نیشتیمانی ئێمە پێش دەکەێت یەکێتی نەتەوەی و نیشتیمانی ئێمە لەسەر بنەمای هاوکاریە متقابل لە پێناوی ئازادی و ڕزگاری و دەستەبەرکردنی مافەکانی نەتەوەیدا ناوە مەفهوم پیا دەکا و لە مەفهومێکی زەهنیەوە دەبێتە شتێکی دیدەی و کردداری ئێمە باس لەسەر ئەمە دەکەین باس لە ئەم سەر چوارچێوە دەکەین یەک نمونەی زۆر زیندوو بەدەتوە خۆرهەڵات دەست و پەنجە لەگەڵ ڕژێمێک نەرم دەکا کە ئەم ڕژێمە دژمنی بنیادی و ئەساسی بزوتنەوەی کووردە لە هەرکوی کوردستان هەبێت هەڵا ممکنە لە مەقاتی مختلفی تاریخیدا بەهۆی هەندێک تاکتیکی تایبەتیوە لە پێناو بەرژەوەندەکانی خۆیدا لە هەندێک بەشی کوردستاندا مداخلاتی بکا کە ظاهرەن بە نەفی ئەو بەشەی کوردستان بەڵام ئەگەر لە سیاسەتی دراز مدەدا دەیخوێنیتەوە ئەم گوتارە سیاسیە کە ئێستا لە ئێراندا حاکمە گوتارێکە لە ڕەچەڵەکی مێژووی خۆیدا تۆ ناخوێنێتەوە تۆ بە بەشێک لە خۆی دەزانێت هەویەتێکی جیا بۆ تۆ قایل نییە و جملەیەکی زۆر مەشهور هەیە کاکە بۆ خۆمان فریو دەدەین دەڵێن لە هەرکوێ کورد هەبێ ئەوە ئێرانە جارێ ئەمانی خەتی بوتڵان کێشان بەسەر تاریخ و کەلتور و فەرهەنگ و نەریتی تۆدا ئێمە تەوەقعێکی زۆرمان نییە ئەگەر بە خەڵکی کورد بڵێن لە هەموو کوردستان ئەمە دژمنی سەرەکی ئێمەیە هاوڕێیان لوتفەن ئەگەر هاوکاریش دەکرێت ئەم واقعەتان لەبیر بێ هاوڕێیان لوتفەن هژمۆنی ئەو دژی ئێمە ئیسفادەی لێ نەکرێت هاوڕێیان ئێران بەڵێ بەڵێ هژمۆنی ئێران هاوڕێیان لوتفەن ئاگادار بن کە ئەگەر هەر شتێک هەیە تاکتیکە ئێمە باشە واقعە دەرک دەکەین باشووری کوردستان یا باکووری کوردستان خۆ ناتوانێ خۆی بگوێزێتەوە بڕوا لە ئەفریقا و ئەوروپا زیندگی بکە ئەگەر خود مختاری هەبێ ئەگەر فیدراڵی هەبێت تازە ئەگەر دەوڵەتی مستەقلی کوردیش هەبێ یەکێ لە هاوسادەکانی ئێران یا تورکیا یا سووریە دەبێت تەنزیمی ڕابطەکانی خۆی وا بکا کە لە ژیانێکی ئاسوودە و ئارامدا لە ڕعایەتکردنی بەرژەوەندی متقابلدا بژی ئێمە ئەمە دەرک دەکەین زۆر ئەو گلەیە لەلایەن کوردی ڕۆژهەڵاتەوە هەیە پێتان وانە چەشنێک نەخێندنەوەی کۆمەڵێک واقعیەتە لەوانە شەر نییە ئەمانە هەمووی ئیرادی بێت لەلایەن پارچەکانی دیکەشەوە ئەگەر دەنا ئێوە مەوردێکی تایبەتتان وەڕوون و ئاشکراتان لە بەرچاوە دەربارەی دخالەت یان ڕێگریە هەر شتێکی نیگاتیوی حیزبی پارچەکانی دیکە دەربارەی کوردستانی ڕۆژهەڵات ڕوونتری باس ئێمە دەتوانین ڕوونتر باس بکەین مەسەڵەن ڕوونتر لەمە ڕوونتر دەبێت فەرمون ذهنیە زیاد هەموو عینیە نەبۆچی ئیتفاقا شتانە من دەڵێم کاملەن شتی دیدی و شتی عینین زۆر بە ڕاحەتی با پێت بڵێم بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەی ئێمە سێ بەشی بەدەست ئێرانەوەیە مدیرێتی دەکا ئەخ بۆچ لێک دەشارینەوە بۆ واقعەکان وەک خۆی ناڵێن ئەمە کوێنەی ذهنیە ئەمە شتێکی زۆر عینیە چەندە ئیرادیە بەلایەوەنەوە بەلای کێوە ئیرادیە بەلای پارچەکانی دیکەوە نافەرمی سێ بەشی بەدەست مدیرێتی دەکات جا ئێستا مدیرێتە ئەگەر مدیرێتی 100% بێ 80% بێ 20% بێ 10% بێ لە واقعی کردداری سیاسیدا ئێمە دەیبینین بێ بەڕێزم باسەکەی من کوێنەی ذهنیە باسەکەی من کاملان عینیە وەختی تۆ دژمنەکەت مدیرێتت دەکا من چۆن لەگەڵی خەبات دەکەی ڕێگەی عینیشی تێدا هەیە بەڵام
مەبەستەکەم ئەوەیە کە نەپەژینە لایەنە ذهنیەکانی ئێمە فاکتۆری ڕوونواش ئێمە کۆی ئەو بابەت و فاکتەرانە بازەکەین ئەمانە فاکتەرن ئەمانە کۆی مشکلەکەنی کۆی مشکلەکان غەمخواردی حیزبەکانە نەبوونی یەکێتی ناو خۆیانە نەبوونی مانیڤێستێکە بۆ خەبات گرێنەدانی خەباتی شار و شاخە نەبوونی بەرەیەکی بەرفراوانە ئیسفادە نەکردن لە کۆی پتانسیڵەکانی خەڵکی ڕۆژهەڵاتە لە ناوە و لە دەرەوە نەبوونی خەتێکی دیپلۆماسی بەهێزە ڕووبەرەکان لە دوژمنت تەنکاتەوە نەبوونی پەیوەندێکی وا تۆکمە و بەهێزەکە هێزە کوردستانەکان ملکەت کا بە ئەوەیەگەر تەعامل لەگەڵ دراوسی وڵاتانی دراوسێ دەکەن هوشیار بن بەرژەوەندەکانی تۆ نەخەنەخەتەرەوە ڕستم گرت تا عوسمان ئەو شتانێکە کاکجەلیل باسی کرد هەم مانیفستەکەیەوەیدا هەم ئێوە هەردوو شتان هاوڕان لە زۆربەی شتەکاندا ئەوانەی کە کاکجەلیل باسی کردن ئەمانە ڕوو بدات و ئەم جۆرێکە ئەوان باسی دەکەن ئەگەر ئەم شتانەوەی ئەم ئیتفاقانە بکەوێت گەشە نوێشەیەکی تایبەت ڕوو دەکاتە بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات ئەمە پێتاوان نییە تەسیراتەکەی تەنیا لە دەرەوە قەتی زەمێنێتەوە معادلاتی ئێستا ڕێگا بۆ نادەن لە سوورەتی هەر ئیبتکارێکی تازەدا کارکردێکی مەیدانی لە ساحی سیاسی کوردستانی ڕۆژهەڵاتدا هەبێت ئەمە معادلاتە بەڵێ بە تاکید ینی ئینسان دەتوانێت بڵێ بەداخەوە ینی ئەو ڕوو معادلاتی سیاسی هەموو بە قازانجی ئەگەر تەسیری نەبێت لە نەهایەتدا ئەم هەمووە بەڵێ ینی وتم ینی معادلاتی سیاسی ئمڕۆ بە قازانجی کۆماری ئیسلامیە تا ئمڕۆ بە قازانجی کۆماری ئیسلامی و ئەو کەسانەی کە بە دەوروبەری کۆماری ئیسلامی و ئەمە یەکێکە لە گەورەترین مشکلاتی ئێمە وەختێک باسی هندێک شتەکەن کە لا ئیرادی و لە دەستی ئێمانە و دەبێ زۆر نەکوتینە سەر خۆمان وەکو حزبەکانی خۆرهەڵاتی کوردستان ئەلەم قسمەتایە بەڵام وەکو ئەوی تری کاکجەلیل گوتی ئەرێ نەیەک ڕێزیمان و نەبوونی مانیفێستێک لە گۆڕ ئەم سەردەمە چونکو سەردەمی ئێستاکانە قەرنی 21 قرنی 21 ئەسناف و ئەقشار هەموو جیاواز بوون فەرقەکەن لەگەڵ 30 ساڵ 20 ساڵ لەمەوبەر دنیای ئرتباتات و تەکنۆلۆژی و ئەوانەی ئیمڕۆ لەگەڵ 10 ساڵ 20 ساڵ لەمەوبەر ئەوەندە جیاوازی هەیە ئێمە وەکو حزبەکانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان بڕاستی خوێندنەوەی تازەمان نییە بۆ ئەم مەسەلە ئیجازە بدەن لەبەرەوە ئەمەی کە معادلات ڕۆڵی ئەساسی خۆی هەیە قبول بەڵام یەک شت هەیە تەماشا بکەن جمهوری ئیسلامی على ڕەغمی ئەوەی کە ڕاستە ئیمڕۆ معادلاتەکان بە نەفعی ئەو توانیوێتی ئیدارەی سێ بەشی بزوتنەوەی کورد لە پارچەکانی تری کوردستان بکە و زۆر بە ماهرانە و زۆر بە هێز و بەتوانایشەوە ینی شاراوە نیە لە هیچ کەسێک ئیمڕۆ سیستمی جمهوری ئیسلامی ببوورە لە فەلاتی بڵێنبووتەوە کە کۆماری ئیسلامی مدیرێتی بزوتنەوەی کورد لە هەموو پارچەکانی دیکە دەکاوە بە جۆرێک لە جۆرەکان هاوکاری و پشتیوانی و هەمەهەنگیان بۆ دروست دەکەن تا ماوەیە ئەم بەحسانە نەبوو ئەم بەحسانە بوو نەدەکرا 5 ساڵەوە پێش بێتە ئاراوە بەهۆی ئەم زروفەی کەم شەڕی داعش هێنایەوە و زۆر شدڕون بوونەوە ئاشکرا بوون کەوتنە بەر دیدی هەر ئینسانێکە لە ئەم مەسائلانە لێ کۆڵێتەوە و دراسەیەکات یعنی ئەم شتانە لەوانەیە پێشتریش مەسەلەن بوو بێت بەڵام نە بە ئەم حەجمەی کە ئێستاکانە بە ڕووناییە کە ئێستاکانە هەیە پێشتری شەر هەبووە بەڵام ئێمە هەمیشە دڵمان بەوە خۆش بووە کە کورد لە هەر جێگەیەکا ببێت هیچ کات بەرژەوەندی ئەو پارچەکانی تر یا ئەو لایەنەکانی تر ناکە بەفیدا بەڵام بەداخەوە وا دەرنەچووە ینی ئێستاکانە من ناتوانم وەکو بەش بە حاڵی خۆم هیچ پاساوێک بۆ بازێک هندێک شت بێنمەوە بڵێم لەبەر ئەوە شاید خۆم من پێشتر یەکێک لەوانە بووم کوم زۆر تا کۆکیم لەسەر پاراستنی ئەزمموی کوردستان کردو ئێشتەی شێڕێکم ینی ئەم قسەی کە ئێمە ئێستاکانە باسی خۆر هەڵات محوەری ئەەکەین لەسەرەوە نییە کە نازانم ئێمە ببین بە نەوەیەک لەمپەر و نازانم هەندێک شت دروست بکەین کە لە زەرەری پارچەکانی تری کوردستان ببێت نەخێر بەعکسەوە وەکو کاکجەلیل وتی ئەگەر بزوتنەوەی کورد لە خۆرهەڵاتی کوردستانە گەورە نەبێت نەگات بە نەتیجەی کە بتوانێت پێگەی ئەساسی خۆی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا بگرێت هیچ کات باشووری کوردستان ئارامش بەخۆی وە نابینێت وەکو ئێستاکانە ئەیبینین دوو بازیگەری گەورە لە ناوچەکە هەنێکیان تورکیا یەکیان ئێرانە یەکیان تورکیا یەکیان ئێرانە ئەم دوانە لە هەموو مەسئلەیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مخالف بن بەڵام لەسەر پرسی کورد و مەسائلی کورد متتەفقن تەماشا بکەن ئێستاکانە لەسەر مەسئلەی دەسەڵاتی بەشار ئەسەدا چەندێک اختلافیان هەیە بەڵام لەسەر پرسی کورد
باوەڕکەن بە ئەندازەی دوو برای گیانی متتەفقن کە چۆن ئەم بزوتنەوە سەقەت بکەن چۆن ئەم بزوتنەوەی لە بار ببن ئێستاکانە لە خۆر هەڵات بێت لە باشوور بێت لە باکوور بێت لە خۆراوا ببێت بۆیان فەرق ناکات و ئەم ئەحداس و ڕوویدادانەی کە لەم یەک ساڵە دقیقەن لەم یەک ساڵە ڕوویدا هەموو لەم چوارچێوە بووە ئەی بەڵام ئەگەر بزوتنەوەی کورد لە 10 ساڵی پێشوە 20 ساڵی پێشوە ئەگەر خاوەن هێز و توانا ببووایە ئەو پێگەیە کە هەیبوو لێ نەسێنرایەتەوە بە ناوی پاراستنی نازانم بەرژەوەندیەکانی پارچەکانی تری کوردستان ئایا ئەو غارغاران و نازانم بازدانانەی ئێران لە نێو کوردستانە و لە نێو پارچەکانی ترا ئێمە ئەمان بینی نەمانەبینی لامپەرێک ئێستاکانە لە فەلاتی ئێرانەوە تا دەریای مەدیتەرانە لە مقابلی ئێران نیە من ناڵم پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان لەوانەیە تاکە هۆکاری ڕکودی سیاسی کوردی ڕۆژهڵات دەچون شتی دیکەم لە خەڵکی دیکەش بیستۆ بەڵام ئایا مەبەستانەوەی لەوە بۆ لاو پاراستنی ئەزمموی هەرێمی کوردستان قەدەغا ئەوەیە قسەکە نەخێمە زۆرمەوە نیە تاتوان بیپارێزێنین وەکو عرضم کرد و کاکجەلیلی ئیشارەی پێکرد ینی بزوتنەوەی کورد لە خۆرهەڵاتی کوردستان چەنە بە قووەت بێت ئەیرە ئەوەندە بە قووەترە بێت و ئەتوانێت لە ڕووی دژمنانی کورد بە ڕووقایمتر ڕاوەستێت و بەرپرسیان بداتەوە نەکە تەسلیمی سیاسەتەکانی ئەوان و خاستەکانی ئەوان ببێت چەندێک بزوتنەوەی کورد لە خۆرهەڵاتی کوردستان وەکو قەڵایەکی پۆلاین لە پشتەوەی ئەو زعیف بێت ئێرە بە مەراتب ئەمە ئەزمونەوەڵ ینی باڵانسە بێ ڕاگرین ئێمە باسی خۆرهەڵات مەحوەریەکەین ئەوەیە کە کاکە هەر کەسێک لە پارچەی خۆیان خەباتی خۆی تێکۆشانی خۆی بە قووەت بکات وەکو کاکجەلیلوتی هاوکاریشمان هەبێت لە ڕاستای ئەو بەرژەوەندێنەتەوەیە گەورانەی کە هەمانە بەڵام لەسەر ئەساسی پارچەیەک بەرژەوەندی پارچەیەکی تر نەکەین بە قوربانی کە بەتاخەوە تا ئێستا بەم شێوە شتایەکە بینی تا ئێستا نمونێوا دەبین بەڵێ کاکجەلیل دەتوانم لە کوێ باسانە من ئاوا نەتیجە وەربگرم بۆ خۆم و بۆ بینەرانیش مەبەستان ئەوەیە هەم بەڕێستان هەم کاوەسمان کە وەزیفەی کوردایەتی وەزیفەیەکی عمومی هەیە و وەزیفەیەکی تایبەتی ینی وەزیفەیەکی عمومی لە ئاستی هەموو کوردستاندا بەنسبەت هەموو پارچەکان و گشتیەتی بزوتنەوەی کورد لەسەر گۆی زەوی وەزیفەیەکی دیکەش وەزیفەی تایبەتیە وەزیفەی اختصاسیە لە پارچەی خۆت ئەوە دەتوانێت سنتاجێکی دروست بێت لە باسکانیەوە لە ڕاستیە باسی خۆرهەڵاتەوەری باسێکە کە زۆر ڕەحەتە تەک ڕەهەنگ نییە ینی ئێمە ممکنە لەم داژنی ئێستاماندا تەنها توانی بێتمان بە یەک دوو فاکتەر لەو فاکتەرانی کە بوونەتەوەی خەڵکی ئەو دۆخەی ئێستا بزوتنەوەکەی تێدایە و لە حاڵێتی پاشەکشەدا ئیشارەمان کردبێت بەڵام ئەم فاکتەرانە زۆرن کە من هەندێکیانم ئاماژە پێکرد یەکێک لەو فاکتەرانە دەتوانێت بێ ئەم ئامانگیریە بێ ئەم دەرەنجامە بێ کە تۆ بەدەستی دێنی بریتە لە چی بریتە لەوەی کە تۆ بەرپرسی لە دوو ئاستا بەرپرسایەتیت هەیە وەک هێزێکی سیاسی وەک تاکێکی کورد وەک کەسێکی ئازادی خواز و کەسێکی ڕووناکبیر و کەسێکی دیموکراتی خواست لە دوو ئاستا بەرپرسی ئاستی یەکەمەوەیە کە ئەگەر بڕیارە ئازادی و دیموکراسی و بەختەوەری هەبێ خب دیارە دەبێت تۆ لە ماڵەکەی خۆتەوە دەست پێ بکەیت ئەگەر ئازادی و بەختەوەری و دیموکراتی دەوێت بۆ خۆتت ناوێ ئەمە شیعارە ئەمە دەرچوون لە ڕاستیە و هەڵخلەسکانە بەرەو دیاردەیەکی نادیار و نامۆکە کەس باوەڕی پێ ناکە لەبەرەوە من پێم وایە هەموو وزە و دەسڵات و توانایەکانی خەڵکی کوردی خۆرهەڵات دەبێت سەرەتا تەرخانی گۆڕینی باریژیانی خۆیان بێ باریژیانی خۆیان لە هەموو ڕەهەندەکانمە بەستمە و پاشان گرێدراوی خەباتی سەراسەری خەڵکی کورد لە سەراسەری کوردستان بێ ئێمە نەتەوەیەکین یەکێتی مێژووی و زبانی و کەلتوری و خاکی ئێمە و ئەو سۆزداری و هاوغەمی بۆ یەک کە بنەمای دروستبوونی نەتەوەیە لە ناوماندا هەیە ئەمە لێک نابچڕێ ناوماندا هەیە بەبەستان لە بەڕوونی ئاستی کۆمەلگایە یا ئاستی هێزە سیاسی لە هەردوو ڕووبەردا بەڕاستی من باسی دەکەم بۆ نمونە مەسەلەن پەیوەندی و هاوکاریەکانی هەموو خەڵکی کورد لەگەڵ کۆبانی هەر لە خۆرهەڵاتەوە بیگرە تا باشوور تا باکوور و ئەسەن تێکەڵبوونی خوێنی هێزی لەوانەیە من دروستم پێیان پرسیارەکە نەگەیان دەبێت ئەو یەکانگیریە معنەویە لە نێو کۆمەڵگای کوردستاندا من ناتوانم منکری بم هەرچەندە بە هەمووی ئەمانەشەوە من دان بۆ دادەنێم کۆمەڵگای کوردستان کۆمەڵگایەکی خاوەنی گرایشە جۆراوجۆرەکانە بەڵام ئەو یەکگرتوویە ئەساسەن دەبێت لە
نێو هێزە سیاسیەکاندا هەبێت هەتاوەکو ئاکامێکی لێ بکرێتەوە ئێوە لەو ئاستەشدا دەبینن لە ئاستی یەکگرتن بۆ جێبەجێکردنی و ئەجندایی یەکگرتووی معنەوی دەڵێن یەکگرتوویەکی ئەخلاقی هەیە بە ئەوە بڵێ نەک معنەوی تێگەی هەندێک پرینسیپ و کۆدی ئەخلاقی هەن کە خەڵک نایەوێت لێ بگوزارێ لێ تێپەڕ بێ هەرچەند من بە سەراحەتەوەش بڵم هەندێک هەست حەزەکەن دەوری بنەوە و پێچی لێ بدەن زیگزاگی ئەوانەش تێپەڕێنن بەڵام تا ئێستا تێنەپەڕیوە واقعیت ئەوەیە تا ئێستا تێنەپەڕیوە و هیواداریش تێنەپەڕێ بەڵام یەکێتیەکە عەمەلەن دەبیندرێ ینی ئەوە نییە شتێکی زەهنی بێ ئەو هەموو هاوکاری مرۆڤی و سەربازی و لۆجستیکی و سیاسی و تدارکاتی کە کراوە لە ئاستی کوردستانە لەو شەڕی کە داعشی ناوێتێ سەرماڵی کورد چ لە باشوور چ لە خۆرئاوا بە بزەقی و زۆر بە وردی نیشانی ئەوە دەدات ئەمە واقعیتێکە کەس ناتوانێت بکرێت و باسی ئەمەش تەنها ئەمەیە زۆر ڕۆشنە تێگەی کوردی خۆرهەڵات شۆڕشەکەی پاشەکشەی کردووە پاشەکشەکە تەنها ئەوە نییە کە بە خاتری پارێزگاریکردن لە بەرژەوەندی باشوور بووە مەواقعێتێکە جاری کەس من ئەمەم باس کردووە تەنها بەهۆی ئەوە نییە لەوێ هەندێک هۆکاری ناوخۆیی هەیە هۆکاری ناوخۆیەکان زۆرمان ئاماژە پێکردوون بەلابردنیە هۆکارە ناوخۆیانە تۆ دەتوانی هەم بەرژەوەندی کورد لە کۆی کوردستاندا بپارێزی هەم بەرژەوەندەکانی خۆت بۆ نمونە من نمونەیەک دەدەم جلیل ئەمن ئەو پرسیارم لە بەڕێز کاک عوسمانیش کرد لە ئیدئالی سەرگرتنی هەر جۆرە هەوڵێک بۆ یەکخستنی هێزە کوردیەکانی کوردستانی ڕۆژهەڵات لە نهایەتدا ئەم هێزە و ئەم یەکانگیریە نابێتە کاری کردداری و مەدانی لە ناوخۆی کوردستاندا هەتا ئەو مەجالە نەبێت ئێوە پێتەوە چاوەڕوانیتان لە ئاوە یەکانگیریەک چی ئەسم پێویستەکەی لە واقعداچی من پرسیارم لە کاک عوسمان جعفەریش کرد هەر دقیقەن ئەوە معادلات ئیجازە نادا ئێوە لەسەر باوەڕ نین یەک ڕاستی هەیە پێشەوەی بێمە سەر مەعادەلات ڕێکخستنی فکری و سیاسی و گەیشتن بە کۆتی هاوبەش لەسەر ئەم دوو بنەمایە بە معنای کۆکردنەوەی هێزەکانە بۆ خەباتێکی شێلگیرانە تۆکماوە ببڕست ئەمە زەمینە ڕەخساندنە ئەمە خود بە خود بە معنای دروستبوونی خەباتێکی بەبرز و دەرچوون لەو دۆخەی ئێستانیە بەڵکومە ڕەخسانی زەمینێ و ئامادەکردن و هەموارکردنی پلەیەکە بۆ پێشەوە ئەگەر ئەمە دروست بکرێت تۆ فاکتەرەکانی کەشت دەبێت سیر بکەیت فاکتەرەکانی کەشێک لەوانە مەسەڵەن معادلاتی منتەقی و ئەو گۆڕانکاریانن کە لە ناوچەکەی ئێمەدا ڕوویداوە ڕاستیەکە هەیە زۆر بەرجەستە و زەقە ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکەی ئێمەدا ڕوویداوە تاوەکو ئێستا لە بەرژەوەندی کوردی خۆرهەڵات نەبووە ئەمە ڕاستیەکە ئەفغانستان گۆڕانکاری بەسەردادێت ئێران سوودی لێ دەبا عێراق گۆڕانکاری بەسەردادێ ئێران سوودی لێ دەبا سووریا دەکەوێتە ئەو دۆخەوە سەرڕایەوەی دەرەنجامێکی زۆر باشی بۆ کوردی ڕۆژئاوا بووە ئێمە ئستقبالی لێ دەکەین زۆر بەجددی باوەڕمان پێێتی دەبێ هاوکاری بکرێ و شتێکی زۆر دروستە بەڵام ئێران لێرەوە نفوز دەکاتە ناو کوردستان ناو بزوتنەوەی کوردستان دێت مدیریەت دەکا بەخشایەک لە کوردستاندا ئەمانە هەموو ڕاستە و خۆنا زەبرن لە تۆ کەوتون دەنگی تۆ کەب دەکات و بربەستی جدیتر و گەورەتر بۆ تۆ دروست دەکەوە کوردی ڕستەکەی من کاگاوات دیارە ئەم گۆڕانکاریانە ناڕاستە و خۆ زەبرن لە بزوتنەوەی خۆرهەڵات کەوتون هەڵا هۆکارەکانی هەرچی هەبێ دەبینین دەتوانین ئاماژەی پێ بکەین وەختی کە لە عێراقدا حکوومەتێک دێتە سەرکار ئەسڵن تا سەر مەغزی ئێسقانەکەی ئێران دەیگێڕە و مدیرەتی دەکا و لەگەڵایەتی بە تەبعیەت لە کوردستان حزوورێکی فعالتری دەبێ ئێران وەختی شەڕی داعش دروست دەبێت وەختی وەزعەتی کۆمەلگای کوردەواری خۆمان ئەوەیە وەختە مەسەلەی خۆرئاوا دەبینین کاک عوسمان ئاماژەی بە شتێکی زۆر دروست کرد ئێمە دوو یاریچی زۆر گەورە دوو بازیگەری زۆر گەورە لە ئاس منتەقەکەدا دەبڵێم زۆر گەورە مەبەستمەوەیە دەبینین مەسەن لە پاکستان بەهێزترن لە منتەقەی ئێمان ممکنە لە سعودی لێرە بەهێزترن ئەگەر چ سعودی حزوری فعالی هەیە لەم کەشمەکەشانەدا لەسەر مەسەلەی کورد تەئسیر گوزارن ئەوەی کە دەیبینین تورکیا و ئێران محوەری ئێران تەقویەت بووە دیارم تەقویەتە کاتیە بە باوەڕی من هەرەز دێنێ ئایندەی من بە سەراحەت ئەمە دەڵێم خەتێک کە ئێرانی تێدا کەوتووە خەتێک کە گوتاری سیاسی ئێران و تێگەیشتنی سیاسی ئێران و ئەجندای ئەو دەیباتە پێشەوە ئایندەی نییە مطلقاً ئایندەی نییە ئەم قسە لەسەر خۆم دەکەم بە ماڵ بەڵام حاڵ ئەمە دەبینیت بەڵام لە ئایندەدا قەتعەن مطلقی نییە چون ڕووتارێکە ڕووی دوشمنی لە ڕۆژ ئاوایە ڕووی شەڕە ڕووی تێکدانە ڕووی قەیرانە ڕووی چەساندنەوەی ڕووی بربەستکردنی ئازادیەکانە لە بواری کۆمەڵایەتی و سیاسی و هەموو ڕەهەندەکانە ئەم گوتارێک نییە داهاتووی هەبێت
دەبێتەوە سەر تورکیا گوتارێکە کە اشتراکاتی فکریان هەیە ئەگەر ئێمە سەیری بنەماکانیان بکەین بەڵام واقعیەتەکەوەیە بە پێی مووقعەتی کۆمەڵایەتی و سیاسی و اقتصادی و تاریخی خۆی ئەوش لە منتەقە قەوی بووە دوو تەحالفی گەورەیە یەکێ لەگەڵ دنیای غەربێکێ لەگەڵ دنیای سوننا ئەمانە مەسئلەی تورکیان ئەم گوتارە ئەمەش گوتارێکە کە لە بەرژەوەندی ئێمە کار ناکە ئێمە بە ئاگامان لەم واقعیەتە بێ دروست وتی کە دەگەنە سەر ئێمە هەر هەمویان سعیەکەن بە هەر جۆر بتوان بمانسڕنەوە بەڵام ئێمە لە بینی ئەم دوو گوتارەدا دەبێت فازی سێهەم هەڵبژێرین بەحسی ئێمە فازی سێهەمە بەڕاستی نە ئام نە ئەو بەڵێ بژین سپاس کاک عوسمان ئەگەر لە نهایەتدا وەک ئەو مانیفستەی ئێوە باستان کردیان وەک لێکدانەوەکان شڕۆکردنی هەر لایەن و کەسێکی دیکە لە نهایەتدا میکانیزمێکی وەها پەیدا بێت کە کوردی ڕۆژهەڵات لەم ترافیکی گۆڕانکاریانەی منتەقەکەدا و لە ترافیکی ئەو گۆڕانکاریانەی کە لە کوردستان ڕوودەدەن و بەسم لە گشتێتی کوردستان بە هەموو پارچەکانێتی ئەوە لە نهایەتدا ئەگە بتوانن بە قوتبنەمایەکی سیاسی و ئاجندایی بگەن تەسیراتەکەی چی دەبێت لەسەر شەقامی سیاسی کوردستان لە ناوخۆدا و لەسەر دروستکردنی گوشار بۆ سەر دەسەڵاتی حاکم ینی شتێکی دەبێت دقت بکەین و خوێندنەوەی هەڵی بۆ نەکەین ینی معادلات هەرچی هەبێ با ببێت معادلات ئێستا هەرچی هەیە با ببێت لەوانەیە ئەم معادلاتانە بۆ ماوەیەکی درێژیش 10 ساڵ 20 ساڵی تریش هەر لە قازانجی کۆماری ئیسلامی و بەرەی ئێران مەحوەرا ببێت ینی هیچ دوور نییە واتەوە ئینتزاری معجزە یەکشەوەتان نییە ئینتزاری معجزە یەکشەوە نییە بەس ئێستا بزوتنەوەی کورد لە باکووری کوردستان خۆسەر نەکەوتووە بەڵام کە ئینسان چاو لە ڕۆحیات و هویەتی ئەو خەڵکە لە باکووری کوردستان نەکات کە بەردەوام لە خەباتان لە تێکۆشانان بۆ هەموو شتێک بۆ هەموو شتێک لە ئامەدەوە بگر تاوان تا نازانم ئۆرفە تا جۆلەمێرگ تا نازانم حتا ئیستانبول تەماشاکەی ملەتی تورکیا فاکتۆر فاکتۆر هەیە حتا یەکێک لەو مەسەلانەیە کە مەسەلەن ئایا ئێران کە 35 ساڵە وڵاتێکە سیستمێکە لە ناوچەکە بە ئەو هەموو فشارە دەرەکی کە لە سەریەتی لەسەری بۆ ئێستەش لە سەریەتی تورکیا کە دۆستی ئوروپا و ئەمریکا بوو ئەندامێکی ناتۆ بوو تەماشاکەی معادلاتی دنیا لە قازانجی تورکیا بوو دەبایە بزوتنەوەی کورد قەت لێ ڕۆشتی نەکردایە بزوتنەوەی کورد لە ئەوێ قەت ڕۆشتی نەکردایە و نەگەشتێتە هیچ ئاستێک بەڵام ئەم ڕۆکانە ئێمە حتا ئەگەر لە باکووری کوردستانە دەسڵاتێکی کوردیمان نییە بەڵام مەتوانین بڵێن خەڵکێکی ئازادمان هەیە تعریف شتە هینی هویەتی خۆی هەیە هویەتی خۆی هەیە حتا ئەگەر حکوومەتی ژنەبێت ئینسان کە چاو لە باکووری کوردستانەکەات وازانێت وڵاتیان بەدەستەوەی وازانین تورکیان هەموو بەدەستەوەیە ئێمە قسەکەمان لەسەر ئەمەیە ئێستا قسەمان لەسەر ئەمە نییە کە خۆرهەڵاتی کوردستان هێمە جمهوری ئیسلامی بڕوخێنی نازانم ئێران پارچە پارچە ببێت یا نازانم سیستمێک ئەم سیستمە لاشێ سیستمێکی تر بێت ئێمە فدراڵیت بۆ بچەسپێنین بۆ خۆرهەڵاتی کوردستان و لە جێگایەتی فدراڵیت بەو شێوە و ینی خەرێکی یەکشەوە و چەند مانگە و ئاوا ئەم شتانە باسی من ئێستاکانە ئەوە نییە باسی من ئەوەیە کە کاتێک من دەڵێن مانیفێستێکمان نییە بۆ خۆرهەڵاتی کوردستان ینی ئەوەیە کە ئێمە خەڵکێکمان هەیە یا ئەحزابێکمان هەیە کە فاسلەهایەکی زۆر زۆر لە نێوانیانە هەیە بە هیچ شێوەیە گرێدان نییە ینی من مخالفم ئێستش دەیڵێم حاضر مناقشەی چەند هاساعات و چەند هەڕۆژی لەسەر مەسەلە بکەم بۆ ئەوەی کە دەیەوێ موڕاڵ بدات بیدات عادیە بەڵام من نامێ موڕاڵی عادی بدەم بزوتنەوەی ئیدۆلۆژیکە لە بینی بەڵێ هەیە ینی خەڵکی ئێمە لە خۆرهەڵاتی کوردستانە ملەتێکی ڕێکخراو نییە و ئەمەگەر هوەری گفتمانێکی یەکانگیری کوردی بێوێ هوەرێک بنوێنێ پێتاوانیە دەبێت ئەو هوەرەکەی لەوەدا بێت گفتمانێکی یەکانگیر هوەرەکەی لەوەدا بێت کە بتوانێت هەموو جیاوازەکان لە خۆی دەکۆ بکاتەوە دەناگەر قرار بێت لەسەر جیاوازەکان یەک نزیک بوونەوە نەبێ هەمان ئاش و هەمان کاسە نییە بە قەولی معروف نه مەبەستم ئەوە نییە مەبەستم ئەزانی چۆنە تەماشا بکات باسی معادلاتەکە کریا من تاوام نەکرد تورکیە بزوتنەوەی کورد لەوێ گەیشتە و ئاستە معادلاتی جیهان قەت لە نەفعی بزوتنەوەی کورد لە باکووری کوردستانە نەبوو لە خۆرهەڵاتی کوردستان عەلا ڕەغمی ئەوەی کە ئێران دوژمنی زۆرە
عەلارەغمی ئەوەی کە سیستمەکەی هیچکی قبولی نییە بەڵام ئێمە قەت ئیسیفادەمان نەکردو بزوتنەوەی کورد لە باکووری کوردستان لە خۆراوی کوردستان لە باشووری کوردستان ئیسیفادیان لە ئێران کردووە بۆ گەورەبوونی خۆیان قەیچێکە کردوشیانە حەڵالیان بێ وەکو شیری بەریدایک بەڵام ئێمە وەکو لە خۆرهەڵاتی کوردستان قەت نەمانتوانیوە لە پتانسیێلی دەوروبەری خۆمان استفادە بکەین استفادەیەکی دروست بکەین و هەمیشە زۆر ئەخلاقمەند زۆر متەمەسک بە هەندێک پرەنسیب کە خۆمانمان پێبەسوۆیشە لە تربیەتی ئێرانی بوون و خۆرهەڵاتی بوونی ئێمەتێت خۆمانمان بەسووەتەوە بە ناوی کۆمەڵێک مەبادی ئەخلاقی و شتی ئاوەها کە لە فرسەتەکانە لە ئەو مەجالانەی تێنە پێشەوە استفادە نەکەین نمونەیەوەش لە کاتی شەڕی ئێران و عێراق کە 8 ساڵ شەڕێکی بەردەوام هەبوو و گەورەترین فرسەت هەبوو بۆ بزوتنەوەی کورد لە خۆرهەڵاتی کوردستانە کە ئیسیفادەی زۆر گەورە بکات بەڵام بەداخەوە ئەو بەستانەوەیە کە کوردی ڕۆژهەڵاتی دەوێت لە پتانسیێلی با کوردی خۆرهەڵاتی کوردستانیش لەو پتانسیەلەی کە بڵێن ئەوانەی کە دژ بە کۆماری ئیسلامی ئەوانیش استفادە بکەن بەڵام کوردی خۆرهەڵاتی کوردستان تایسە خۆی لەمە پاراستووە ئەخلاقیان وەکو هینێکی ئەخلاقی کە نەخێر من نامەوێت و فلان و بە نظری من ئەمە شعارێکی ینی نەتوانینە تا ئەوەی کە نایان هەوێت ناتوانن بۆ چون هێزی ئەویانە نییە بزوتنەوەی کورد یعنی ئەو هێزی و حیزبانە ئەوە تەنیا لە هێزی چەکداریەکەیاندا ببوورە تەنیامە بەسیشم هێزی چەکداری نییە شاید لەم حاڵی حازرا هێزی چەکداریشیش بە مەسلحەت نەبێت هێمە هێزی ڕێخستنمان نییە هێزی سیاسیمان نییە هێزی ڕاگەاندنمان نییە هێزی نازانم دیپلۆماسیەکی قەویمان نییە ئەمە ئەمە ئەو شتانن کە دەڵێن مانیفێستمان نییە ینی ئامانەی شەگرێتەوە ئامانە هەموو بەشی ئەبعادی ئەو مانیفێستنان کە ئێمە لە ئام بوارانەوە کارمان نییە ینی دەبێت بڕاستی ئەو بکەین ینی تعارف نەگەین لەگەڵ خۆمان لێ بڕاوین هێزی سیاسی ئێمە و هێزی اقتصادی ئێمە هێزی ڕێکخستنی ئێمە هێزی دیپلۆماسی ئێمە هێزی ڕاگەاندنی ئێمە لەکوێیە ینی بەرچاو بیبینین کە فشار بێنێت بۆ ڕەئی عالەمی کە نازانم قەزیەیەکەیە لە ئێرانە بە ناوی کورد کاتێک لە باکووری کوردستانە بە ئینزاری حزبەکەیان ئەڕژێنە ناو فڕۆکەخانەیەکی وەکو فرانکفۆرت یا ئەڕژێنە ناو ئیسکای تێران و قەتاری دوسەڵدەرف بۆی کە خەڵکی ئەوروپا متەوەجەی قەزیەی کوبانی بکەن ئێمە ئەو هێزمانە نییە ئێمە ئەگەر بمانتوانێت ئەو هێزە ڕێخستنی گەورە سیاسیە اقتصادیە ئەوەتە لەم شرایطە تەماشا بکەین هێزی ڕسانەیی کوردی خۆرهەڵاتی کوردستان هەموو خەریکن بەرەو لاوازیە ڕۆت بۆ هێزی اقتصادیمان نییە ئەمانە هەموو ئەو فاکتورە ئەساسیانن دەورە بینن لە سەرخستنی خەبات یعنی هەموو نەخەینە سەر یەک لایەن و یەک کەس و یەک جێگە سپاسان دەکەم کاک جەلیل لە بەشێک لە قسەکانی دەکات عوسمان قسەیەکی کرد کە کوتی هێزە کوردیەکان لێک دوورن من ئاوام گرتووە مانای قسەکە کە چەشنێک لە ئاشتی نەهاتووی بوونی پێناسەی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات لەگەڵ یەکتر جا لەوانەیەوان جیاوازیەکان لە بیرۆڕادا بێت لە ئایدۆلۆژیدا بێت لە استراتێژدا کە کەمتر ببێت ئێوە ئەرکی گوتارێکی یەکانگیری کە بتوانێت تەکانێک بە بزوتنەوەی کوردی ڕۆژهەڵات بدات ئێوە پرسیارم لەوانیش کرد پێتاوانیە هونەرەکەی دەبێت ئەوە بێت بتوانێت جیاوازیانە لێکدا کۆ بکاتەوە ئەسڵ ئەم جیاوازیانە بە بڕوای ئێوە بە لە حازی فکری ئاشتی پەزیر هەن بەیەکەوە لە چوارچێوەیەکدا تعریف بکرێن وڵا من پێشەوەی جوابی ئەوە بەمە ئاماژەی بە کورتی بە قسەشی کاک عوسمان بکەم ئەوەی کە سەرتاپا یا سەرپاشی گۆڕانکاریەکانی منطقە و ناوچەکە یا جیهان لە بەرژەوەندی کوردی باکوور نەبوو من وا بیر ناکەمەوە بەڕاستی زۆر گۆڕانکاری هاتوۆتە پێشەوە ڕاستە و خۆ لە بەرژەوەندی بزوتنەوەی کوردی باکوور بۆ جێگەی خۆشحاڵیە دەتوانین هەر مەسلەی اتحادی ئەوروپا و قوانینانی کە هەیەی و ئازادی های سیاسی و دیموکراتیک و اجتماعی کە دەوڵەتی تورکیا دەوێت بێ بە ئەندام مۆزەفە بەوەی کە ڕعایەتی بکە مەسەلەن یەک مەسئلەیە دوو دروستبوونی حکوومەتی باشوور و ئەو بیلانەی اقتصادی عەزیمە و مەسئلەی نەوت و تەسیرگوزاری لەسەر کوردی باکوور و دەوڵەتی تورکیا ناتوانین لە معادلات خارجی بکەی زۆر مەسئلەیەکی مهمە مەسئلەی سێ وەزعیەتی ئێستای سووریەوە و مەعسالانی کە پێش هاتووە بازم ئەو گۆڕانکاریە کە تەسیری لەسەر کوردی باکووردانەوە دقیقەنەوە
تأثیری هەیە هەندێک مەسایلی تیژ مەسەلەن غەرب بۆ نمونە ڕۆژ ئاوا هەرگیز ئەو تەعاملی لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خواز لە باکوور کردوێتی لە ڕۆژهەڵات لە خۆرهەڵات نەی کردووە مەسەلەن ئۆباما دێت لەگەڵ کۆتلی پەرلەمانی کورد لە تورکیا کۆ دەبێتەوە بۆ نمونە ئەمە دەڵێن بەرحاڵ نمونە زۆرن دا بافتی اقتصادی سیاسی اجتماعی مدیریەتی ئەو سیاستەوە شتانە تەسیرگوزارن هەمویان کە بە قەناعەتی من وانییە کە بڵین معادلاتەکان تەسیریان نەبوو تەسیریان هەبەوە و هەر یەک نمونەی زۆر سادە من بڵێم کە هەمووان لەم ڕۆژانە بە چاو ئەزمونمان کرد ئەگەر حکوومەتی کوردستان لە قەزەی کوبانیدا نەهایەتە سەرخەتوو زۆر پافشاری نەکردایەوە کورد بە یەکدەنگی و یەک منبەریەوە داوای یارمەتی لە ڕۆژئاوا نەکردایە زۆر بە ئاشکرا وەزیری یا دیفاع بوو یا خارجەی دەرەوەی ئەمریکایەکان بوو نازانم بە هەڵەدا نەچم لە شەڕی کۆبانی وتی کۆبانی لە چوارچێوەی استراتیژیەتی ئێمە دژ بە داعش نییە کارمان نییە بەسەریەوە بەڵام کە گوشارەکان کۆبوونەوە و هێزێک هاتە مەیدانەکەەوە و ئەم هێزێک بوو کە لەگەڵ داعش بەسەرکی دەرگیر بوو حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هێزە سیاسیانی کە حکوومەتیان پێکهێنا بوو بەیەکێتی و پارتی و لایەنەکانی تەرەوە بوون بە گوشار غەربیەکان هەڵوێستیان گۆڕی و ئەمە لە نەفعی هێزەکانی باکووریش بوو بەخۆراواشەوە زۆر شتی کەکاوە قەتەن کاوسمانیش پێم وایە لەو شتاندا هەوڕایە من مەجالێکی کورد دەدەمەوە بە کاوسمان لەسەر بڵێنەوە من ئەمجار وەڵامی پرسیارەکەم نامێ زۆر هینی بکەم بەڵام وڵامی پرسیارێکی تۆ پێم وایە کاوسمان دروست دەڵێ لەوێ دووری ئێمە ئەو مسافانی کە هەمانە لەیەک بە قەراری ئەوەنی ئەمە بین جیاوازە فکری و سیاسیەکانی خۆمان بخەینە کەنارەوە بە ئەوەی لە یەک جێدا کۆبینەوە نا ئەو دەڵێ کۆدە مشتەرەکانی کارکردی مشتەرەکمان هێندە هەیە کە ئەگەر بمانەوێت کاری هاوبەشکین لە دەوری یەک کۆمان بکاتەوە خەبات لە چوارچێوەی داخوازیەکانی خۆرهەڵاتی کوردستاندا ئازادی و دیموکراسی و سکۆلاریزم و مافی نەتەوەیی و حقوقی مرۆڤ و ئەم شتانە کۆی هێزەکانی کوردستانی خۆرهەڵات باوەڕیان پێیتی و لەسەر ئەم بنەما فکریانە کار دەکەن ئەوە چمانەیەکی هێندە ئەساسی و بنەمایی و بنەڕەتیە کە نایەڵێ بۆ بەدەستهێنانی ئەم داخوازیانە بۆ پێشەوە بردننی خەبات بۆ بەدەستێنانی ئەمانە هێزەکانیان کۆ بکەنەوە یەکی بخەن هەم هێزی ئەعلامیان کە بە دروستی شارێ پێکرد هەم هێزی دیپلۆماتیکیان و هەم هێزی ڕێکخستنیان کاملەن مەشەلەکان دیارن هاوڕێ من ئێمە من زۆر جارم ئەموو تۆ ئێستاش دەڵێم ئێمە سێ گوتارمان هەیە شانە بەشانە یەک ئاوا دەڕۆن ئەم لە ئەو خەبەری نییە ئەو لە ئەو خەبەری نییە گوتاری سیاسی ئۆپۆزیسیۆنی کورد گوتاری نوخبە و ڕۆشنفکرانی کورد گوتاری کۆمەلگای مەدەنی تۆ هەرسێکیشی لەسەر چمکی دیموکراسی و سکۆلاریزم و مافینەتەوەی و فڵان و فساد کار دەکا هیچ یەکێتێکی ئەمەلیش لەبینیانە نییە هیچ مانیڤێستێکی هاوبەشیشیان نییە بۆ ئەوەی کە بتوان بەو شێوەی خەبات بەرنە پێشەوە لە ئاستی هێزە سیاسەکانە شپرزەتر لە شپرزە باسەوەیە ئەوە چمانە ئەکەناڵی ئێمە هەمومان یەک بین کاتێک کە ڕۆژهەڵات تەوەری بانگ دەکا بە ئاشکرا دەڵێ هەموو هێزێ بە وەزنی خۆی هەموو هێزێ بە مافی خۆی هەموو کەسێ بە حەقی خۆیەوە نادی دەگرتنی هیچ کەس قابل قوبوڵ نییە هەمومان پێکەوە یەک بگرین هێزەکانمان یەک بخەین بۆی بتوانین لەم دۆخە بچینەس دەرەوە چمانە ئەکەنایڵە کۆبینەوە بۆ نمونە مەسەڵەن ساڵانی پێش دروستبوونی بەرەی کوردستانی لە باشووری کوردستان چ کڵاو کڵاوێنەیەک هەبوو ئەگەر هەیەتێک دەچوە دەرەوە کەس نەی دەزانی کێ لەگەڵ کێدا دەنیشێ بەڵام کەبەری کوردستانی دروست دەبێت هەیەتی مشتەرەک دەچێت لەگەڵ دەرەوە دروست دەبێت ئێستای ئێمە کوردوین دوو حیزبی دیموکرات بەجیا دەچن دووسێ کۆمەڵە بەجیا دەچن دووسێ خەبات بەجیا دەچن یەکێتی دیموکراتیک بەجیا دەچێت ئەو حیزبی تر بەجیا دەچێت گفتمانی مەدەنی جۆرێکی تر کار دەکات گفتمانی ڕووناکبیری جۆرێکی کارتر دەکات ئێمە ئەگەر یەک تابلۆی هەبێ ینی یەک نمایەندگی هەبێ کە بریتی بێ لە نوێنەرایەتیکردنی خەڵکی خۆرهەڵاتی کوردستان بۆ ڕەوابەتی دیپلۆماتیک معلومە زۆر باش بە تەنگتەوە دێن زۆر باش وڵامت دەدەنەوە و زۆر باش دەتوانانی ئەچندای خۆشت بەریتە پێشەوە درێژماوە اتفاقا باسی ئێمە لەسەرەوەی هەر هەمومان بە هەموو جیاوازیەکانمانەوە یەک بگرین لە بەرنامەیەکی هاوبەشە چارەنووسی هاوبەشمانێ ڕۆشنە کاوسمان ئەوە دوایین پرسیارشمە بەبوونەوە کە کاتەکەمان بەرەو کۆتایی دەچێت دەگەر لە وەڵامی ئەو بۆچوونانی کاکجەلیلدا کە بە پێچوانی بۆچوونەکانی بەڕێستان بوو سەبارەت بە مقایسەکردنی دۆخی کوردستانی ڕۆژهەڵات و دۆخی کوردستانی تورکیا ئەگەر لەو بارەیەوە ئێوە تۆزیحێکتانەیە من جواب نادەم بۆ چونکە قسەکەی کاکجەلینم بۆ ڕوونکاریە ڕوون وەکو ڕوونکردنەوە
ینی من مەبەستمەوە نییە کاسڵ معادلات دەوری نەبینیوە لە تورکیشە بەڵە لۆش هەبووە بەڵام مەسلەی کوبانی و خۆراوای کوردستان ئەوە ماوەیە کە هاتوۆتە پێشەوانێ خۆ پێشتر ئەوان ئەگەر هێزیان نەبووایە لە باکووری کوردستان ئۆباما ئاهات لەگەڵ سەلاحەدین دەمیرتاش و ئەحمەد تورکا دانیشت یا ئەمان بڕۆن بۆ تورکیا ئەوان بڕایشتیان بۆ واشنگتن دیداریان لەگەڵ ئەنجامەدان نا هێزیان هەیە ڕێکخستنن ملەتێکە بینن کە شەو ڕۆژ لەسەر پێیە ینی زمانێکیش کە حتا حزبەکەی ئەردۆغانیش نهات بۆ پارتی لە 2002مان بوون بەدەسڵات بەل لە 2002شەوە ینی باکووری کوردستان لە 1992 یەک بەملاوە ئەگەر چاوخشاندنێک بە باکووری کوردستان بکەی تەماشاکەن ئەو خەڵکە تەجەمعاتی میلیۆنیان لە ئامەدەوە هەبووە لە ئیستانبول هەبووە لە شارەکانی تری کوردستانە هەبووە ینی هیچ کات ئەوە نەبووە کە تورکیا بڵێن پێوەری خۆ ئێستاکانش ئەردۆغان و حزبەکەی و حکوومەتەکەیان ئێستاکانە ئەوەندە کە تەوەجوهیان بە ڕۆژهڵاتی ناوەڕاستە تەوەجوهیان بە ئوروپا نەماوە کە کوشتە و مردەی تەحادی ئوروپا ببن لەبەر ئەوە ئازادی بدەن یا فلان بتەن نا ئەوە هێزی کورداوانی بە چۆکهێناوەکە ئەو ڕۆکانە ئەو ئازادیانە بدەن لەبەرەوە ینی هەرەوەن دەتوانە بڵێن بەڵامی تر ڕاستە قسەکانی کاکجەلیل تەیید یەکەم ینی ئەو دۆخەی کە بۆ خۆرهڵاتی کوردستان و ئێران هەیە لەگەڵ ئەوانە جیاوازی خۆی هەر لەبەرم جیاوازیانێش ئێمە ئەڵێن بە هەر پارچەیەک بپەرژێتە سەر کاروباری خۆی بەڵام ئەگەر خەیرێکیشیان لێتێت ئەم یارمەتی ئەو بدات ئەو یارمەتی ئەو بدات بیکەن باشە بەڵامی تر لەسەر حسێبی یەکتر سیاست و نەکەونە ناو بازیهای سیاسی منتەقەی و جیهانیەوە سپاسان دەکەم کاک جەلیلیەوە لە دقەیەکدا ئەگەر لەسەر قەکان من زۆر سپاس کاوسوان دەکەم دیارە تحلیلەکە تحلیلێکی دروستە هەردووکمان یەک ئاستامان هەیە ئەگەر تۆ خۆت هێز نەبی هیچ کەس سابت بۆ ناکا ئەمە واقعیەتێکە ئەو هێز بوون و هێز نەبوونە بە هەرحاڵ پێی لە کۆمەڵی هۆکار و فاکتور و پشتیوانی و پشتی جبهە و دۆخ بەڵام من دەمێ بڵێم ئەم هێزە کۆمەڵی گۆڕانکاری تەقوێتی کردە و کاریگەری ڕاستەوخۆی لەسەری هەموو کە ناتوانین نادیلەی بگرین لە وەختی خۆشە قابل تحلیل و سپاسانەکەم و زۆر سپاس بە کاکسانی بەڵێ مەبەستانەوە بوو کە دیارە آخر بەسەستان مەبەستانەوە بوو کە ئەو ڕووداوانەی کە لەوێ تەقوێت لە ڕاستای تەقوێتدا بووە ڕووداوەکانی کە لە کوردستانی ڕۆژهەڵات ڕوودا هەمووی ڕاستای تەزعیبدا دقیقەنەوە سپاسی هەردوو بەڕێستان دەکەم کاک عوسمان جعفەری سکرتێری یەکێتی دموکراتی کوردستان و کابرای لازادی خا کادری کۆمەڵە و نووسەر و چالاکی ڕۆشنبیری مەمنون کە بەشداریتان کرد لە بەرنامەکەدا زۆر سپاس بینانی عزیز بەم شێوەیەتی کۆتایی ئەم دیدارە تایبەتەش لە سۆدۆی ڕۆژهەڵات سەبارەت بە پرس و بابەتە پەیوەند دیدارەکان بە کوردستانی ڕۆژهەڵاتەوە ئێمە بەردەوام دەبین لە دیدارەکانمان و لە شورۆڤەکردنی باسەکە سپاس کەتان کاتە لەگەڵ بەرنامەکە بوون تا دیدارێکی تر و دیدارێک تایبەتی دیکە کاتی ساتان شاد